خۆشەویستانم ئەو کاتتان شاد. لە دەمێکدا هاوڵاتیانی مسری ڕوبەڕووی قەیرانێکی ئابووری سەخت دەبنەوە بە هەمان شێوەش بێبەشن لە دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەیەکان بۆیان. هەر بۆیە سەرچاوەکان لە ناو مسرەوە دەڵێن بژێوی و ژیان و گوزەرانی خەڵکی مسر ڕووە و خراپتر ڕۆیشتووە و ئەوەی کە تەنها دەتوانێت ئەم وڵاتە بە یەکپارچەیی بهێڵێتەوە ئەو ڕێکخراوە سیڤیلیانن کە لە وڵاتەکەدا کار دەکەن و ڕێگە لەوە دەگرن وڵاتەکەیان دابڕمێت. پێدەچێت ڕۆژانە مسریەکان ڕوبەڕووی کێشەی نوێ ببنەوە کە میسوتەمەنی بێ ئەلکتریکی بەرزبوونەوەی نرخ. نووسەر هیشام قاسم ئەمانە لە ئەستۆی حکوومەتی ئیسلامی وڵاتەکە دەنێ. بەلامەوەجێی سەرسوڕمان نابێت ئەگەر لە خەو هەستم و ئەلکتریکونان لە قاهرە نەمابن کە دەبێتە کارەسات و ئێدی دەبێت خەڵک بەشداری هەبێت لە لادانی ئەم دەسەڵاتە. ئەمە سیناریۆیەکە لەوانەیە هەندێک لە مسریەکان بەلایەنەوە گرنگ نەبێت. لەشکر وەک هێزێک بۆ سەقامگیری مسر دەبین لێ. ئەو کاتەی لەشکر دەسەڵاتی وەرگرت خەڵک بەخۆشیەوە هاواریان دەکرد گەل و لەشکر یەکەن. بەڵام ئێستا ئەو وێناکردنە ڕەونەقی نەماوە. زۆرێک هەست دەکەن ژەنەراڵەکان زیاد لە پێویست پێشوازیان لە ڕێبەرانی وڵاتەکە کردووە. هالە جەلال چالاکوان و هونەرمەندی سینەماییە. پێم وانییە لەشکر بگەڕێتەوە چونکە لەوە دەچێت پەیماننامەیەکیان هەبێت لەگەڵ ئیخوانەکان. محەممەد مرسی سەرۆکی مسر گەورە ژەنەراڵەکانی مسری لە پەراوێز ناوە بەڵام کاتی دزەکردنی بەڵگەنامەکان داکۆکی لە لەشکر کرد. زیاد عەقل شیکەرەوەی سیاسی دەڵێ لەشکر و ڕێبەرانی ئیسلامی هێڵی دیاریکراویان کێشاوە. دڵنیان بە پێ ڕێکەوتنی نێوان لەشکر و ئیخوانەکان بووە کە کارت بە بەرژەوەندیە پنچینەیەکانەوە نەبێت و کارت بەسەر هاوپەیمانی استراتیژیەکانەوە نەبێت تا ئیستەش ئەمە بەرنامەی کاری ئیخوانەکانە. بیرکردنەوەکان بە ئاڕاستەی دارمانەکانن. لە دەمێکدا شیانی دەسەبوونی لەشکری هەنگاوێکی گونجاوی هەندێکن بەڵام زیاد عەقل بە شێوەیەکی تر دەیبینێت. هەموو مسرێک ئەم ڕوانینەی هەیە و لە کۆتاییدا لەشکر یەکلایکەرەوە دەبێت. پەیوەندیەکانی گەل و دەسەڵات خراپن و نەبوونی پەیوەندیەکان شتێکە مای نیگەرانی مسرەکانە. هالە جەلال ناتەبایە. ئەم وڵاتە ساڵ و نێوەیەکیان 2 ساڵ بەبێ پارلەمان و سەرۆک بوو. ئەو خەڵکەش کە ڕێکخراوەی کۆمەلگای سیڤیلی پێکهێنا هەرچەندە بە شێوەیەکێک گونجاو نەبوو بەڵام کاتێک هەموو شتێک دەرمێت یەک پشتیوانی ئەوەی تریان دەکات. لە دەمێکدا زۆر کەس لە مەسەر هیواکانی خۆیان لەسەر دامەزراوە سیڤیلیەکان داناوە هەندێکیش لەسەر دامەزراوی لەشکری بەڵام ترس لە دارمان شتێکە لەوانەیە هاوبەشێکی زۆری هەبێ لە نێو وڵاتیانی مسریدا.